والله لەگەڵتان بەردەوامە بین جا لە ئەم تەوەرەمان قساکەین لەسەر سیستەمی بانکی گرنگەکەی سیستەمی بانکی و سەرکە بۆ نمونە تۆکرد خۆت پارێکی زیاد هەبێت لە ماڵە چیرێکی ئەکەیتە بانکێک لە ماڵەوە هەڵێکری چیلەکەی بێگومان زۆر جار ئێمە لە ڕێگەی میوانە بەڕێزەکانمانە زۆر جار باسیەوەمان کردووە کە پارە لە ماڵەوە تۆ هەڵیگەریان پێڵێن پارەی خۆت و ئەم پارەی هیچ سوودێکی نابێ بۆ تۆ دوجارەگەر تۆ لە نێو بانکێک کابێت متمانەکە زیاتر لای تۆیە سەر لە وڵاتانی ئەوروپی هەمووی کار لەسەرم بابەتاکەن بووی کە هەم پارێزراو بێ هەم بە شێوازێکی بتوانێت ئەم پارێ مامەڵی پێ بکرێت سوودی لێ ببینرێ بەڵام بە شێوازێک بێ کە تۆ هیچ کاتێ زیانت بێنەکە بە خۆشحاڵی ێستش هاتۆتە لای خۆمان بەڵێ هەرچەند لای خۆمان بەداخەوە هێشتا زۆرێک لە هاوڵاتیان لاانێن ناوێرن پارەکانیان لە بانکەکانەدا بنێن ئێمە قساکەن لەسەرەکە بەڕاستی ئەم متمانەیە ئەبێ چۆن دروست بکرێت بۆی کە هاوڵاتیش متمانە بکە پارەکەی بباتە بانکێک دایبنێ وەکو زۆرێکی زۆر لە وڵاتان کە لە ڕووی سیستەمی بانکیەوە لە ئاستێکی باشتر و هەروەها کاتێکمە باسی بانک و خزمەتگوزاریەکانی بانک و سیستەمی بانکەکەن ئێستا لای خۆمان هەندێک با بڵێن ڕێگە هەیە کە وەکو سوودوەرگرتن لە خزمەتگوزاری بانک لای هاوڵاتیان بەکار ئەگیرێت و هاوڵاتیان سوودی لێ ئەبینن بۆ نمونە وەرگرتنی موچەکانیانە لە ڕێگەی بانکەوەیە یان ناردنی پارەیە وەحدەکڕینە هەموو ئەمانە تا ڕادێک ئەبینین کە سیستەمی بانکیان بەکارهێنا جای ئێمە قساکەین لەسەرەوەی کە ئەم سیستەمانە هەتاکو کە ئێستا لای خۆمان کاری پێکرێت تا چەند مەجای بەرفراوانترکردنیە تا چەند دەتوانێمە سوودی زیاتر لە خزمەتگوزاریەکانی بانک وەربگرین ئایا بانک بۆ سیستەمی بانکی هەرامانەیە یان ئەکرێت کۆڵەکاری تریشی پێ بکەین هەر بۆیە ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز پرۆفسۆر دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی بواری ئابووری دکتۆر سڵاوی لێ بە زۆر بەخێر بێ بانی باش دکتۆر بەخێر بێ دکتۆر پارە لە ماڵەوە دانین بیبینە بانک چی لێکەین وڵای زۆر سپاسەکەم بە ناوی خۆی بەخشندە میهرەبان خۆی ئەگەر پارە هەبێت یەخوا ببێ ئەگەر پارە هەبێت عادەتەن نابرێ بۆ بانکەکان دانانرێت لەبەر ئەوەی بەڕاستی وای لێ هاتووە کە خەڵکی کوردستان خەڵکی عێراقیش یعنی سیقی نەماوە بە سیستەمی بانکی ڕاست ئەگەر ئێستا باسی عێراق بکەین باس ئەوە کرێت تەڵتینکردن هەیە و فەرمانبەران موچێ خۆیان وەرەگرن و ئەتوانن قەرز بکەن و کۆمەڵکشت بەڵام لە هەمان کات ئەوەی کە بڵاو ئەکرێتەوە لە لاینی دەسەڵاتداران لە موسساتی پەیوەندیدار ئەڵێ 180 ئەو نەقدەی کە لە عێراق هەیە لای خەڵکە لە بانکەکان نییە لای حکوومەت نییە بۆیە ئەمە ئەوە سلمێنەری ئەوەیە کە سیقە نییە یعنی بڵاوکراوێکی تریشم بینی کە باستەوەکە لە کوردستانی خۆمان ئەو ڕێژەیە تا ڕادەیەک ئەوەی کە لە عێراق هەیە لە کوردستانیش ئەگوزەرێ ئەوەش هەیە بۆیە زیاتر ئەگەر پارە هەبێت دانانرێت لە بانکەکان من یەکێک لە برادەرەکانم هەفتەی پێش و وتی خالد ئەتوانی بەنمونە قسە بکەی لەگەڵ کەسێکی تایبەتە بۆ ئەوەی من بڕێکی پارەم هەیە لە یەکی لە بانکە حکوومیەکان لە کوردستان پارەکەم نادەنێ باشە پرسیارەکە ئەکرێ لەو بانکە و لە وەرگرتنی پارە ئاسایی بوو چەند میلیۆن دینارت بۆ بێنن بام لە پێدانەکان نا ئاسایی لەبەرەوەی سیولەمان نییە ئەی باشە کە من سیولەم نییە بیدەم بە خەڵک بۆت لە خەڵک سیولە وەرەگرم کە من نەتوانم مافی خەڵک بەمەوە وا باشترە ئەو چالەکی ئەنجام نەدەم بۆیە کەسێکی وا ئەو کەسە بەنمونە ئەو مامۆستایە کە ئەبینێ پارەکەی ناتوانێت وەربگرێتەوە ئیلا بە 3-4 جار یاخود زیاتر جارێکی تر پارە ناخەتە بانک ئەم پارەشەکە هی بووە لە بانک دایناوە پێشتر دایناوە ئێستا کە باستەواکرێت سیولە نییە و حکوومەت کێشەی دارایی هەیە بە تاکید ئەمە وای لێ کاکە چی ببێ خەڵک ئیتر 2 جار 3 جار بیر بکاتەوە لەوەی کە پارە ببە بۆ بانک یان لە پارە لە ماڵ لەناو قاسەیەکی پارێزرا و شتێکیوە هەڵی بگرێ تفکیر بیرکردنەوەکە وایە کە لە ماڵ هەلی بکرێ باشتر بۆ لەبەرەوە لە ماڵ هەر دقەیەک بێوێ بنمونە توانێت پارەکە ڕابکێشێ ڕاست ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێدانێنی کارتی ئلکترۆنی ئەو بابەتانە ئێستا هەیە ئاسانکاری ئەکرێ ئەوە هەیە بەڵامەوە بۆ بڕێکی پارەی کەم لەوانەیە 100,000 200,000 300,000 بۆ ئیش و کاروباری ڕۆژانە بۆ کڕینی کارتێک ئاسیە بەنمونە من شەو پێویستیم بە کارتێکی ئاسیا بوو یاخود کۆڕک بوویان هەر کۆمپانیەکی تر بوو شەو ئەگەر کارتەکەم لێ بڕا یاخود ڕسیتەکەم تەواو بوو ئەتوانم فریای خۆم بکەوم بنمونە بەڵام بۆ بڕێکی پارەی گەورە بنمونە ئەگەر بۆ فەقیر حاڵێک باسی میلیۆن دینار بکەین زۆرە بۆیە ئەو میلیۆن دینارە نایبە بۆ بانکەکان بەڕاستی لەبەرەوە تووشی کێشە ئەبێ باشە ئەمە حاڵی بانکە حکوومیەکانە کە حکوومەت ئەبێت جێگەی سیقە و متمانە بێ ئەی بۆ کەرتی تایبەت ئەبێت چۆنی بێ بە تەکید خەڵک نه ئەگەر بۆ حکوومەت 2 جار بیرەکاتەوە بۆ کەرتی تایبەت 10 جار بیرەکاتەوە لەبەرەوەی بنمونە خاوەن بانکەکە ئەتوانێت شتەکانی خۆی کۆ بکاتەوە بڕات ئیتر شوێنەکە جێبێڵە بنمونە بۆیە لێرە
ئەو سیقە و متمانە نەماوە کە من ناتوانم پارەکەم لە هەر دقەیەکە ڕابکێشم پارەی خۆمە بۆ ناتوانم ڕای بکێشم بۆ ناتوانم تعاملی ئاسایی پێ بکەم بچم سیارەیەکی پێ بکڕم بنمونە ئەگەر بڕێکی چاکی پارەم هەبێت بۆیە ئەو سیقە و متمانەیە نامێنە لە بینی خەڵکو و بانکەکان طبعاً بە ئیدارەکردنی کەرتی گشتی و کەرتی تایبەت. زۆر باشە دکتۆر کەواتە کەمە باسی بانکەکەین لە هەموو جیهانە لە وڵاتە پێشکەوتوەکانە بانقە بێ تایبەتمەندی هەبێ بانقە بێ بۆ خۆی سیڤەکی تایبەتی هەبێ بۆی کە منی هاوڵاتی تایبەتمەندیەکانی ئەم بانقە بخێنمەوە کە ئایا من ئەتوانم متمانی پێ بکەم یاخود ناتوانم پێ بکەم ئایا بانقەکانی خۆمان ئەم تایبەتمەندیانیان هەیە یاخو ئەگەر نیانە بۆچی باقی داناوە یان بۆچی چاودێرێک نییە بەسەریەوە کە بتوانێ ئەم کەسە نە لە پارەی من لە پارەی بەڕێزن لە پارەی کەسێکی تر بەرێت و بیخوات. بەڵێ خۆی دانانی بانک وەکو چارێکیکی ئابووری ڕێگە پێدراوە من سەروەت و سامانێکم هەیە ئیخامە بواری مەصرفی بانقیەوە بنمونە لە وەرگرتنی پارەی خەڵک و پێدانی پارەکە قەرز بدەم بۆ دروستکردنی دامەزراندنی پرۆژە بۆ پشگیریکردنی وەبەرهێن بنمونە بۆ دامەزراندنی کەهینی با بڵێن کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون واوە کۆمەڵێک ئەنجامدانی کۆمەڵێک با بڵێن چالاکی دارایی ئەو کاتە بینی جەنابەت ئەو بانقا تا ڕادێکی زۆر کە تەعاملەکە لەگەڵ خەڵکە لەگەڵ ئەو خەڵکانەی کە متمانە و سیقەیان هەیە تەعاملیان لەگەڵاکە یان بۆ ئەو کەسانی کە پارەکانیان زۆرە سەرمایەکان زۆرە یاخود داوای قەرزێکی زۆرەکەن ئەبینی بۆی ئەبینی جەنابەت ئەو بانقانە داوای زەمانەتێکی زۆرەکەن لەو کەسانی کە داوای قەرزەکەن بنمونە سێ ئەوەندەی ئەو پارەی کە داوا ئەکرێ ئەبێ بمرێنرێت بۆ ئەو قەرزە و لە هەمان کاتیش بۆ ئەو کەسانەی کە تعاملی بنمونە ئاساییەکەن پارێکی کەمەکەن ئەکرێ داوای کۆمەڵک دۆکیومنت و بەڵگەیان لێ بکرێت کە بتوانن حکوومەت کاتی ئەگەر کێشە ڕوو بدات بگەڕێتەوە بۆ ئەو لاینە کە سەرپەرشتی ئەو کەساکە فەرمانبەر بێ لە لای موسسەکەەوە یاخود ئەو بۆ عینی دائری حکومیە کە ئەم مۆزەفە لە لای یاخود لای کەرتی تایبەت بێ کۆمپانیەکە و شوێنەکە کە ئەم کەسە ئیشاکە لەوێ جێگەی معتەبەر و معتەمەد بێ بۆیە بەو شێوازە ئەنجامدانی چالاکی لە بواری بانقی و بەرهێنان لە بواری بانقی شتێکی زۆر ئاساییەوە قازانجیشی زۆر باش هەیە بەڵام ئەوەی کە جێگەی وەکوتمان پرسیارە یاخودینەوەیە کە تا ڕادێکی زۆر ئێستا خەڵکێکی ئاسایی کە لە وڵاتە پێشکەوتەکان وەکو ئێوەی بەڕێز ئاماژەتان پێدا لە وڵاتە پێشکەوتەکان هەموو خەڵکێک بنمونە هەموو کەسێک لە خەڵک لەوێ کارتی بانقی هەیە لە بانقەکان حسابی تایبەتی هەیە ئیتر بۆیە بینی جەنابەت لە عێراق باسی شمولی مالی ئەکە ئەم شمولە مالێن یعنی گشتگیر ئەبێ بۆ هەموو کەسێک بۆی هەبێ ناوی خۆی لە بانقەکان حسابی بانقی ئەبێت تۆمار بکرێت بۆ ئەوەی بتوانێت فەقیر حاڵیش سوودمەند بێ لە ئەو جۆرە خەدەماتە بانقیانە کە پێشکەشکردن لە عێراق ئەمە باسی عێراقەکەم بۆ جەنابتان تەسەوڕەکەم لە هەرێمی کوردستانی خۆمان ئەوە ئەنجام نەدرا بێ لەبەرەوە ئەسڵەن وەکو عەرزی جەنابتانم کرد ئێمە کێشەی سیولە و داراییمان هەیە کە ئەو کەسانی کە خاوەن پارەکان ناتوانن پارەی خۆیان وەربگرنەوە لە بانقەکان بۆیە لە عێراق هەنگاوی وا نراوە کە وردە بەرەو خەڵکی فەقیر حاڵش بچن ئەوەن ئەم جۆرە خەدەماتە ئەوانیش بگرێتەوە. دکتۆر پارە ڕاکێشان و سلفا چییە ئەم خزمەت گوزارانەی کە ئەوان هیانە لێرە نییە؟ بەڵێ ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا بنمونە لە کڕین و بنمونە و موچە وەرگرتن و کڕینە قەرزی ئەوەی کە ئەوترێت منحەی کە ئەدرێ بە فەرمانبەران بۆ کڕینی شوقە و خانوو و بابەتانە کە ڕۆسی هاوسەرگیری بەڵێ بەتاکید هەموو بوارێک فەرمانبەر بە زەمانی موچەکەی خۆی ئەتوانێ قەرز لەسەری وەربگرێت و پارە ڕابکێشێ لە بانقەکان لەبەرەوەی ئەبینن جەنابتان لە وڵاتی پێشکەوتوەکانیش بنمونە ئەمریکا هاوڵاتی ئاسایی ناتوانێت بچە خانوو بکڕێ لەبەرەوە خانوو لەوێ زۆر گەران و لە ئەوروپاش بە هەمان شێواز بەڵام لەبەرەوەی بانک پشتگیریەکە بە حکم ئەوەی کە ئەو مۆزەفە ئەتوانێت قەرز وەربگرێت و قەرزەکە لە ماوەی 20 ساڵ 25 ساڵ بداتەوە بە حکومەت یاخود زیاتر بۆیە لێرە ئەو سیستەمە لە پشتگیریکردن و پێشکەشکردنی خەدەمات ژیان لای لە وڵاتە پێشکەوتوەکان خۆش ئەکا ئەوەی کە لە زانستی ئابووری پێ ئەوترێ خۆشگوزەرانی ئەوەیە کە من بتوانم ئەوەی کە ئەمێ بیکڕم
بیکڕم ڕاست پارەکە ئێستا نادرێت دوای 2 ساڵ دوای 5 ساڵ دوای 6 ساڵی تر ئەدرێت یاخود زیاتر بەڵام ئەوەی کە من ئەو ئامێرە یاخود ئەو شتێک کە ئەمەوێ بیکڕم ئەتوانم بیکڕم بە پشتگیریکردنی بانکەکان لای خۆمان بەداخەوە لە کوردستانی خۆمان ئەم بابەتە نییە. باشە دکتۆر زۆر کات لە زۆربەی وڵات بۆ نمونە بنوونێ بینینەوە وڵاتی کەنەدا سیستەمێکیان هەیە سیستەمێکی بانقی زۆر پێشکەوتووە یعنی مناڵێکە لە دایکە بێ لەو ڕۆژی لە دایکە بێ هەتا تەمەنێ بێ بە 18 ساڵ ئەم بانقانە پارەی بۆ سەیڤەکات لە باتیۆم پارێ باتە دەست دایکەکە کەم بڕە پارەی حەقی خۆەتی بۆی سەیڤەکات چکە و بیرێکی کەی کردوێتەوە مناڵە لاژدای ترێتێتە زانکۆ و قۆناغێکی هەرزەکاری و لەوانەیە خۆی بەتەنیا بژی با پارێکی لەبەردەستا بێ لای خۆمان بۆ نمونە هەندێک کەسمان هەیە بۆیەوێت بۆ مناڵەکەی پارە بخاتە بانقەوە خۆی بیخاتە بانقەوە بەڵام کە پارەکەی بۆ خاتە بانقەوە لە کاتێکە درای بکێشێتەوە ئەمە پرسیارێکە زۆر کەسە پرسیاراکە ئەڵێ من ئەمێ بڕە پارێکم بۆ مناڵەکەم داناوە بەڵام لە کاتێکا زەرورم من ئەمێ 10 ملیۆنم داناوە 5 مێ 5 ناتوانم ڕاکێشمەوە ئەم گرفتە چییە دکتۆر ئەمە ئیتر وای لە خەڵک کردووە هەر لە ماڵەکەی خۆیان پارەکە لەژێر دۆشەکەکەم دانم زۆر باشتر بەڕاستی ئەمە کێشێکی زۆر گەورەیە وەکو عەرزی جەنابتانم کرد منم ئەم بابەتە هەفتەی پێشوو لەگەڵ یەکێک لە برادەرەکانم ڕوویاوە یعنی بۆیە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت دوای چەند ساڵێک یاخود دوای ماوەیەک بە نمونە پارێدانەوە بۆ کوڕەکەی بۆ کچەکەی دوای ئەوێ ڕابکێشە بۆ مەبەستێکی تایبەت لەبەرەوەی سیولە نیە بابەتی دارایی نیە لەوانەیە لاینی قانونیش ئەبێت نازانم لاینە قانونیەکە ئەوە دیارە تایبەتە بە شێوازی ئەو گرێبەستە کە ئەنجام ئەدرێت لە نێوان ئەو کەسێک کە پارەدانێ بۆ کوڕەکەی یاخود بۆ کچەکەی بۆ مناڵەکەی بنمونە لەگەڵ بانکەکە خۆی بەڵام بەگشتی ئەوەی کە ئێستا ڕوو ئەدات ئەم دقەیە تۆ جەنابەت پارەکەی خۆت ناتوانانی ڕابکێشی یاخود دەست بکەوێتەوە هەموو پارەکە بۆ لەبەرەوەی سیولە نییە ئەم پاساوە بە هیچ شێوەیەک قبول نییە وەکو عەرزی جەنابتانم کرد مادام من توانای وەرگرتنم هەیە چۆن لە هاوڵاتیەکە پارەکە وەرەگرم چۆن لە ڕوون دێت پێ بەڵام پارە نییە ئەی چۆن وەریگرت ئەمە کێشێکی زۆر گەورەیە خودی ئەوە ئەبێتەوەی کە سیقا و متمانە نەمێنێ لە بینی خەڵکو و بانکەکان بۆیە ئەوەی کە فەرمووی جەنابەت ئەو شێوازە لە پشتگیریکردنی مناڵان و گەنجان و نەوەی داهاتوو بە تاکید شتێکی زۆر مهمە بۆ ئەوەی ئەو کەسەکە چووە زانکۆ بوو بە زانکۆشی تەواکر بوو بە کەسێکی بەرەمیان هەستەکە کە پشتگیری کراوە لە لاینی حکوومەتەوە لە لاینی شوێنێکی دەسەڵاتدارەوە داێکی باشی هەیە زۆر مهمە ئەوە ئەتوانێت دوای ماوەیەک بە نمونە پرۆژێک دامەزرێنێ لای خۆمان تەجروبەیەکی زۆر باش هەبوو تا 2014 پێش 2014 کە وەزارەتی کاری خۆمان بە نمونە پشتگیری گەنجانی ئەکرد بە بڕێکی پارەوە بزان 15 میلیۆن دینار بوو ئەکرا بە نمونە ئەو کاتە بە 15 میلیۆن دینارەکە پرۆژێکی بچووک دابمەزرێنە گەنجی خۆمان و پێویستی بۆ نەبێت کۆچ بکە بۆ دەرەوەی وڵات کەسێکی تەمەن 22-23 ساڵ تازە تەخەرجی کردووە لە زانکۆ کەسێکی لە ئەو پەڕی لە لووتکەی هێز و ئیمکانیات و توانە وزەیە ڕێک ئێمە وڵاتی خۆمان ئەی بەخشێ بە وڵاتانی دەرەوە بەبێ بەرامبەر دوای 16 ساڵ پارە سەرفکردن لەسەر ئەم گەنجە جوانە پێشکەشی ئەکا وەکو هەدیە وەکو دیارەک بە وڵاتێکی تر یعنی ئەمە کارساتە بەڕاستی یعنی ئەو سەرمایی مرۆویە کە ئێمە پێڵەن سەرخانی ئابوووریەکە ئەڕوخێ بۆ شێوازە کەسانێکی داهێنەرمان هەیە کەسانێکی بەتوانەمان هەیە ئەچن بۆ وڵاتانی تر اینجا ئەبیستی فلان گەنجی خۆمان کوردستانی لە بریتانیا لە ئەڵمانیا لە ئەمریکاوە سمعەت و هینێکی بازرگانی و ئەینی وە بەرهێنان و شتیوای کردووە بۆ خۆی دروست کردووە کە خۆزگە لە وڵاتەکەی خۆمان بواە بنمونە بۆیە بەداخەوە ئەو سیستمی پشتگیریکردنە لە مناڵان و لە وڵاتان هەیە لە وڵاتە پێشکەوتوەکان هەیە لای خۆمان نەک بەس ئەوە نییە و ئینەما پارەکە ئەوەی کە مافی خۆیە ئینسان وەری ناتوانانی وەری بگرێتەوە. دکتۆر هەندێک ئیشوکار هەیە ئێستا لە ڕێگەی سیستەمی بانکی و هاوڵاتیان نەتوانان ڕایی بکەن هەرو وەحدەی سعات 12 شەو کڕین و یاخود بۆ نمونە پارەی بەنزیندان و هەموو ئەمانە بەڕێزت وەکو کەسێکە لە بواری ئابووریا پسپۆڕیت هەیە ئەم ئیشوکارانە هەتاکو ئێستا کە لە لای خۆمان ئەیبینیت دەچ ئاستەکە هەڵیە سەنگێنێت وە چۆن نەکرامانە بەرفراوانتر بکرێت من نامانەوێ ناوی هیچ کارتێکی بانقی یاخود بانکێک بێنین بۆ ئەوی نەبێتە دیایە بەڵام ئێستاەوەی ئەگوزەرە ئێستا من سێری مناڵەکانەکەم بنمونە هەر مناڵەکانش وتم کارتێکیش بۆ من بکڕن بۆی بتوانم ئێوە خەوتە بوون بنمونە بتوانم کارتێکی ئاسیا بکڕم یان شتێک بکەم بنمونە شتێک لە ئینتەرنێت ئینسان ئەتوانێت لە بەغا شتی تایبەت ئێنن بنمونە تایبەتە بە من حەزم لە
هینی ئینشایەتی ناوماڵە کۆمەڵێکشت بنمونە حەزەکەم بیکڕم ئەبینی جەنابەت لەوێ لە بەغا کە پارێکی زۆر ڕژاوە لەوێ نرخەکەی هەرزانترە لەوەی لای خۆمان لەوێ ئەیکڕم بنمونە ڕۆژی دوم ڕۆژی سێم ئەگاتە دەستم بەڵام ئەگەر ئەم بازارکردنی ئۆنلاینە هەی جەنابە بەڵێ مەبەستم ئەوەیە ئیتر کوڕەکان گەنجەکان لەو بابەتە زۆر شارەزان وتیان باوکە ئەم ئاسانکاریە کە لەلایەنی فلان بانک و فلان بانک ئەکرێ بۆ کوردستانی خۆمان کە بانکەکان کوردستانی نین ڕاست ئێمە بەشێکن لە عێراق تا ئێستا ئەم دەقا بانکەکان دەرەوەی ناوچە کوردستانیەکانن دەرەوەی هەرێمی کوردستانن لە ڕێگەی ئەوە تۆ جەنابەت داتەوە معلوماتی خۆ داخڵەکەی ڕۆژی دووەم ئێوارەکەی یان ڕۆژی سێم بنمونە بەیانەکەی دێن لە دەرگاتە دەنەوە کارتی فلان بانکە فەرموو ئیتر ئەو کاتە ئەتوانی زۆر بە ئاسایی بچی بۆ شوێنەکان ئەوانەی کە دیاری کراون پارە بخەیتە ناو ئەو جۆرە حسابە و ئیتر دەستێکی بە کڕین بنمونە بۆ خۆت کڕینی وەبسایتی ئلکترۆنی بنمونە بۆ بازارکردن و تەسویقکردنی شتەکانی خۆی ئەگەر ئینسان کەسێکی بەهرەدار بێ لە خۆشنووسیە لە ڕسمە لە نازانم دروستکردنی ئینی شتی دەستکردە ئەتوانێت زۆر بە ئاسایی لە ڕێگەی لاپتۆپێکی بشکۆلات 250-300 هزار دینار کە بێتە بازارێکی نێودەوڵەتی بۆ ئەو ئەتوانی شتەکانی خۆی بفرۆشت جگە لە کڕین بۆیە لێرە ئەوە شتێک ئەم کارتە بنمونەی هەر باقێک بێ کار ئاسانێکی زۆری کردو بۆ گەنجانی خۆمان ڕێگیکی زۆری کردوێتەوە بۆ گەنجان تا ڕادەیەک ئەتوانین بڵێن ڕێگیری کردو لەوەی کە گەنجی خۆمان ئیتر کۆچ بکە بۆ دەرەوە ئەگەر شارزایی هەبوو لەو بوارە ئاسانکاری بۆکە لە ماڵی خۆی دانیشتووە بۆ خۆی لە ژوورەکەی خۆی ئەگەر ژوورەیە بێت ئەتوانێت بە ئاسایی ئەو جۆرە چالاکی ئەنجام بدات. باشە زۆر جار دکتۆر سیستەمی بانقی وای کردووە کە کۆمەڵە بابەتی تونوتیژی لە هەندێک وڵات کەم بکاتەوە بابەتی دەستدرێژیکردنە سەر ئەوەی کە خەڵکێک بڕەپارەیەکی زۆری هەیە خەڵکی ماڵێکی باشی هەیە زێڕێکی باشی هەیە وای کردو ئێستا کەسێکی ئەوروپی بگرێت لەوانەیە 5 یۆرۆ لە گیرفانیان نەبێ بەڵام کارتێکی بانقی پێ یعنی ئەمە وای کردووە کە کەمترین کەسی خراپ توانێت ڕوبەڕووی ئەو کەسانە ئەمەش وای کردو ئەم سیستەمە خۆی هەموو شتەکانە بۆ جێبەجێکە یعنی بۆ نمونە تۆ لە ماڵێک کاژی لە شوقەیە کاژی کری خانۆکە خۆی ئۆتۆماتیکە چۆتە سەر حسابەکە ئیترسی ئەوە نییە ڕۆژێک لە ڕۆژان دەست بێتە سەر ئەو ماڵە لەبەرەوەی پارە لەومە سوور ئەزانێت پارە لەو ماڵە نییە کەواتەمە سیستەمی باقیە کە کۆمەڵە گرفتی کۆمەڵایەتی ڕۆژانەمان لێ دوورەخاتەوە لە لای خۆمان ئەگەر کار لەسەرم بابەتە کرێ لە لای خۆمان قاسەی زۆر هەیە قاسەی زۆر بە باشی پارێزێت بۆ سیستەمی بانقەکان ئەگە کاری لەسەر بکرێ ئەم لایەنانەی تریش بۆ ئێمە پارێزراوتر نابێ ئەو جۆرە خەدەماتی کە باسی ئینم کرد بۆ ئەوەی بەڕێز ئەو جۆرە خەدەماتە ئەکە لای ئێمەش دەست پێ بکە بەڕاستی بانقەکان عێراقی نەبن کوردستانی خۆمان بن بەو شێوازە وردە متمانە دروست دەکەن لای خەڵک بە شێوەی کارتی ئلکترۆنی یعنی مەرج نییە تۆ جەنابەت حسابت هەبێ لە بانک کارتی ئلکترۆنی ڕێک ئەتوانی پاریتیا بکەیت و ئیتر ئەتوانی چارەکی ڕۆژانی خۆ ئەنجام بدەیت جەنابەتان 30,000 40,000 50,000 100,000 بنمونە من ڕۆژێک چوون بۆ بەغا بە سیارەی خۆم چووم ویستم وەکو خۆمان بنزینی ئاسایی بکەمە سیارەکە وتیان ناکرێ بنزینی ئاساهینی نۆرمال هەیە 450 بنزینە محەسنەکەی خۆمان کە لای خۆمان لێرە بە 1100 شتێکی وایە لێ بە 650 ئیتر وتیان ئللا بە کارت ئیتر ناچار بووم نۆرمالەکەم تیا کرد بۆ جارێکی تر کە ڕۆشتمەوە ئەو کارتم پێبوو پارەشی تیابوو ئیتر ڕێک توانیم بنزینەکە بکڕم بێ ئەوەی لە بەغا طبعا حاڵەتێکی زۆر ناخۆش هەیە لە بەغا بنمونە تۆ جەنابێت 10,100 دینار تیا کرد ئەوان کە 25,000 ئەدەی بنمونە لەگەڵ 10,100 دینارەکە 900 دینارت لێ ئەبەن یعنی 900 ئەبەن بەقیە پارەکەت بۆ ئەگەڕێنەوە بە کارتی ئلکترۆنیەکە ئەوە نەما ڕێک بە دینار چەندێک دینار بنزین کردوتە ناو سیارەکە ئەوە نامێنێ ئیتر ڕێک ئەو بڕەپارەیە لێت ئەبڕێ لە کارتەکەت و تەواو یعنی بنمونە ئەمەیەکێک لە خاڵە ئەرێنیەکانە کە خاوەن مزەخەکان لەوێ حەزیان لەم بابەتە نییە لەبەرەوەی ئیتر ناتوانن ئەو بڕەپارە زۆرە وەربگرن لە هاوڵاتی یعنی تۆ جەنابەت سەیری بکە لە 1100 یان لە 10,200 دینار تا 11,000 کە ئەو 11,000 ئەبا 800 دینارە 750 دینارە بۆ ئەو ڕۆژانە چەند سیارە بنزینی تیاکە حسابی بکە زۆر ئەبێ بەڵام بە کارتی ئلکترۆنی هینی بانک ئەو شتە نامێنێ
و بە هەمان شێواز بابەتەکانی تریش کڕین و فرۆشتن لە شوێنان لە دوکانەکان ئەوەش زۆر بابەتەکە زۆر ئاسانەکە جگە لە حاڵەتە زۆر گرنگەکە کە لە هەر شوێنێک بڕۆی شەو بێ ڕۆژ بێ خەڵک ئیتر ئەزانێ ئەم کەسە یاخود هەر کەسێک بێ پارەی لە گیرفان نییە پارەی لە ماڵ نییە ئیتر خەتەری ئەوەی تیانە کە دزبێتە سەر ماڵەکە بۆ دزیکردنەوەی کە جنابتان فەرمووتان پارەیە زێڕ نازام چ هەموو هەڵگیراوە لە بانکەکان بەڵام ئەم دقەیە بەداخەوە حاڵەتەکەوان نییە بە هیوایەوەی ئەو بابەتەی کە بەڕێزت باست کردواتە دروستکردنی متمانە لەبارەی سیستەمی بانکی لەناو هاوڵاتیانە لە لای خۆمان گرنگی پێ بدرێت و بەڕاستی هەوڵش بدرێت ئەم متمانەیە بپارێزرێت ئەو زۆر مهمە کە بانکەکانی خۆمان دەست پێشخەری بکەن بانکەکان یعنی نەوەستن بە نمونە حکوومەت هەنگاو بنێ بۆ ئەم بابەتە بانکەکە خۆی بەیانی لە کەناڵی بەڕێستان لە کەناڵەکانی تر دەست پێشخەری بکات ڕێکلام بکات کە بڵێ من ئەم جۆرە چالەکیە ئەنجام ئەدەم بۆ فەرمانبەران بۆ ئەو کەسانێک کە بنمونە موچە خۆرن دەست پێشخەری بکات وردە بەو شێوازە ئەو سیقە و متمانەی ئەگەڕێتەوە بێتە کێبڕکێکی ئەرێنی بۆی کە بتوانێت خزمەتی زیاتری هاوڵاتیان کات دووبارە سپاس بۆتە زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ